بەڵە بەڕێزان لە تۆری دومی بەرنامەی بەیانیت باش کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت باتەوەی کە لە ئێستادا ئاماژەی پێ دەکەم کە تا چەند دەرونی تاک بۆ ئەوەی کە کەسێک پرۆژەیەکی هەبێت تا چەند کۆمەڵگە یاخود دەرونیان خۆی کە ئەو کەسە بڕیار دەدات پرۆژەیەک بنیاد بنێت هەندێک کات کە تۆ دەتەوێت پرۆژەیەک بنیاد بنیت یاخود کە سەرنجۆڕایی دەوروبەر وەردەگریت هەر کەسە و سەرنج و تێبینێکی هەیە وا لە تۆ وا لە تاکی کۆمەڵگە دەکەن یاخود وا لە کەسەکە دەکەن یان پەشیمانی دەکەنەوە یان بە پێچەوانەوە هەندێکیش هەیە پاڵنەرن بۆەوەی کەسەکە بێتە خاوەنی پرۆژە تا چەند دەرونیان ئەو کەسە یاخود دەتوانێت دەرونێکی ئارام دەتوانێت کەسێکیش بەرهەم بێنێت بە تایبەت لە کۆمەڵگەیە بۆ گەیشتن بە ئامانجی ئەو کەسە یاخود بیاوێت چی بنیاد بنێت یان چی بکەین بۆی بگەین بە ئامانجەکانمان چۆن کار لەسەرەوە بکەین بگەین بە ئامانجەکانمان گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر بابەتەکە لەگەڵ میوانەکەمان بەڕێز عەلی عەدنان ڕاهێنانی گەشەپێدانی مرۆیی لە شاری کەرکووکەوە لەگەڵمان دەبێت کاگالی سپاس بۆ ئامادەبوونێت ئەمڕۆ لە بەرنامەی بەیانیت باش کوردستان کاتت بە ئێمە بەخشی و لەگەڵمان دەبیت دەمەوێت سەرنجت بزانم سەبارەت بەوەی کە چۆن کەسێک هەوڵ بات بۆی بگات بە ئامانجەکانی خۆی. بەڵێ سەرەتا سوپاس بۆ جەنابتان و بیانی جەنابتان و بیانی هەموو بینەران باش هیوادارم ئەم ڕۆژە پڕۆزەیە ڕۆژێ بێ کە ئامانجەکانی هەموو کەسێک بەدی بێ خۆشحاڵم بە حەقەت ئەم تەوەرەتان هەڵبژار جێی دەستخۆشیتانە ئێمە بەڕاستی کە هەر کەس بێوێ ئامانجی بەدەست بێنێ پێویستە یەکەم جا لەگە خۆیە ئاش بێتەوە لەگە خۆیە بگەڕێتەوە کە بەرنامە بۆ خۆی دابنێ بێوێ ئەو کەسە خۆی بناسێ چونکە بەڕاستی ئەمە کە خۆمان نەناسی نەمانزانی توانەکانمان چییە ئەوسا بێئومێد دەبین ڕاستە ئێمە لە وڵاتی دەژین بەداخەوە کێشەکان زۆرە کێشەکان تا بڵێ یعنی شەڕ و ئاژا و ئەم بابەتانی تێ بەڵام لەگەڵ ئەوەشە وەک عەرە بەڵێ حەیث یعنی العوظەما ئەو کەسانی کەوا بەهێزن ئەو کەسانی کە بەتوانان دایمە ژیانیان پڕی کێشەیە بۆیە زۆر گرنگە ئێمە بەڕاستی متمانە بە خۆمان بگەڕێنەوە ئەم متمانەیە چۆن دەگەڕێتەوە بەڕاستی یەکەم جا ئەوەیە ئێمە خۆمان لەگەڵ خوێندنەوە ڕابهێنین یەکەم شت ئەم بابەتە دووەم بابەت بە حەقەت زەرورە ئێمە لەگە خەڵکانی هەڵسوکەوت بکەین کە کەسانێکی سەرکەوتوو بن لە ژیان چونکە ئەگەر ئامانجمان نەبوو لە ژیان بە حەقیقەت ڕۆژەکانمان زۆر ڕۆتینی دەبن زۆر ناخۆش دەبن ئەو کەسانەی کەەوە ئامانجیان نیە وەک ئەحمەد متر ئەڵێ کە شاعرێکی عێراقی ئەڵێ یومی هذا توأم أمسي وغدي توأم يومي بۆ يعني دێنێکم جمکەی ئەمڕۆمە سبەینێشم دیسانەوە جمکەی ئەمڕۆیە بۆیە ئێمە پێویستە بە حەقەت ئومێدمان هەبێ بۆی کەوە ئامانجێک دانین ئەو ئامانجە ئەو کە دامانە دواتر ئەتوانین بەرەو ئامانجەکەمان هەنگاو بنین ئامانجەکە هەرچیەکە ئەو کەسە خۆی ئەزانێ کەسێتر ناتوانێت پێی بڵێ تۆ ئامانجەکەت ئەم شتەیە و لەسەر ئەم بابەتە ئیشکە خۆت قەرارە دەی خۆت بڕیار وەرئەگری کە ئامانجەکە چییە و چۆن ئەتوانی بگەی بۆ ئامانجە بۆیە ئێمە هەر کەس لە ئێمە حتا لەسەر ئاستی وڵاتیش ئێمە لەسەر ئاستی تاک قساکەین لەسەر ئاستی پارێزگاگە قسە بکەین لەسەر ئاستی وڵات قسە بکەین ئەو وەختە کە ئامانج هەبوو بێگومان ئیشکردن لەسەری ئەدگەێنێ بەوکەوە هەدەفێکەوە تحقیقی بکەی و ژیانت خۆش گوزەران بێ باشە کەواتە کاگالی چۆن بتوانین بۆ نمونە ئێستا من چۆن بتوانم خۆم هەڵبسەنگێنم کە من توانایەکم تایە یاخود دەتوانم ئامانجێکم هەبێت چۆن دەتوانم کار لەسەر ئەوە بکەم یەکەم شێت ئێمە خۆمان زیاتر لە هەموو کەس باشتر ئەناسین خۆمان لە ژوورەوە پێویستە کە زانیمان توانەیەکمان هەیە بەهرەیەکمان هەیە لە جێیەکان ئەو وەختە ئیشکەین لەسەری خۆمان تەتویر بدەین ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەرەتاکان ئێمە لە مەرحەلەی مناڵیمان بەڕاستی زۆر زەرورە خێزان هەوڵ بدا بزانێ مناڵەکەی لە چ بوارێکە بەهرەی هەیە ئەم بەهرەی پەرە پێ بدا هەتاکو کە گەورە بوو بگاتەوە ئاستەی کەسێ بێ پسپۆر بێ لەو جێی کە خۆی لێ ئەبینێتەوە جاروا هەیە یعنی نایشارمەوە سوتفە تۆ کەشف ئەکە من کەسێکە ناسم لەم شارێ برادری خۆمە کەسێ بوو نەخشە کێش بوو بەڵام نێزانی خۆی کەسێکی ئەو حالێ هاتووە ڕۆژێکیان چوو بۆ بەغا لە بەغا معرەزێکی وێنە هەبوو ڕسمەکانی پیشاندا بۆ کەسێکەوە تەنزیمی ئەو معرەزەی کردووە کە بینی وتی وەڵاهی ئەم شتانەی کە کراوە هین کەسێکە پرۆفشناڵە تۆ خەریجی ئەکادمی فنون جەمیلە وتی نەوەڵڵا بەڵام من حەزم لەم بابەتێ وای لێ هات معرەضێکیان بۆ ئەویش کردەوە
ئەم کەسە لەوێ خۆی کەشف کرد ئەو بالأحرى خەڵکی تر کەشفی کرد ئەمە خاڵێکی تر جار وا هەیە لە مووقفێکە خۆمان ئەناسین بۆ نمونە لە جێگایەکە شتێکمان بەسەر دێ ئەبینین ئێمە بەڵێ زۆر بەتوانین توانیمان ئەو قۆناغێکەوە یعنی ئاستەم بوو بە قەناعەتی خۆمان بیبڕین نەوەڵا بڕیمان ئەمانەوەمان لێکە ئەمە خاڵی یعنی سێمە ممکنە بەو شێوە ئێمە خۆمان کەشف بکەین جار باشە بەڵام کاگالی چیوە ئەکات هەندێک کەس هەیە توانایەکی هەیە یاخود بەهرێکی هەیە وەکو خۆت باسی دەکەیت خۆی دەرناخایان بەردەوام وا هەز دەکات کە سەرکەوتو نابێت لەو توانایی کە پێشی بخات ئەمە چیواکات کە ئەو کەسە نەتوانێت خۆی دەرخات ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە یەکەم هۆکار وەک باسم کرد جار وا هەیە کۆمەلگاکەمان کۆمەلگا وامان لێەکە ئەوەنە ڕەسائل سەلبی ئەنێرێ بۆمان بەداخەوە ئەو کەسەوای لێ دێ متمانەی بەخۆی نامینێ هەموو کاتێ ئێمە متمانەمان لە دەستدا مستحیلە بتوانین هیچ ئەنجامی بەدەست بێنین گرنگە زۆر زۆر گرنگ کە ئێمە یەکەم شت متمانە بە خۆمان بگەڕێنینەوە ئێمە کەسانێکین تاقەیەکی زۆرمان هەیە کەسێکین توانایەکی یەکجا زۆرمان هەیە بەڵام ئەو نامە سەلبیانەی کە دێ بۆمان لە کۆمەلگاوە پێویستە بەعزەجا جۆی خۆمانی لێ کاسکەین ئەمەوێ مەشروعێ بکەمەوە برادێکم دێ دایکم دێ مامۆستاکەم دێ کەسێکە لەگەڵ مامۆزەفە نا ئەم مەشروع فاشل بووە ئەمە معنای ئەوە نی ئێمە یعنی لوودبەرز بین و قسەی کەس وەرنەگرین نەخێر ئەو کەسانی کە پسپۆرن قسەکانیان وەرەگرین بەڵام ئەو کەسانی کە ئەزمونیانێ لەم بوارە بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆیان ئەبێ جووی خۆمانیان لێ کاسکەین و ئێمە خۆمان ئەزانین چیە یعنی ئەو شتانی کە ئەتوانین بکەین بۆیە گرنگە زۆر بەڕاستی ئەم خاڵە بەرچاو بکەین دووەم هۆکار کەوامان لێ ئەکا بەڕاستی ئێمە شەرم بکەین لەوەی کەوا سەرکەوتوو نەبین بۆیە جۆنسی ماکسوێل ئەلە یەکێ لە معاویقاتی نەجاح ئەوەیە کە تۆ سەرکەوتن بە ئامانجدا بنی ئێمە کە بمانێ بگەین بە سەرکەوتن ئەبێ ئەکید لە ڕێگا زۆر هەڵە بکەین ئەگە هەڵەمان نەکرد واتە ئیش ناکەین کە ئیشمان نەکرد ناتوانین کەسێ بین سەرکەوین بۆی زۆر گرنگە ئامانجەکان دانین و ئەوەش لە پێچاو خۆمان دانین کە ئێمە ئەبێ لە هەنگاوەکانە جاروایە ساتمە ئەدەین ئەکەوین بەڵام گرنگە هەستینەوە جارێکی تر و هەوڵ بدەین بگەین بەو ئامانجێکی خۆمان دایانی زۆر باشە کەواتە کاگالی بۆچی تاکی ئێمە لە شکست ئەترسێت بەردەوام کە لەوانەیە زۆر بەمان هەسمان بەوە کردو بینیویشمانە لە وڵاتان ئەگەر کەسێک شکست دێنێت تەواوی پشگیری دەکرێت کە ئەو کەسە دەتوانێت شتی باشتر بکات بەڵام بۆ لە لای ئێمە شکست عیبێ یاخود بەردەوام تاکی کۆمەلگە لە شکست ئەترسێت بەداخەوە ئێمە زۆر کات خۆمان ئەمانوێت لە جێوێکی نمونەیی بژین کە لە ئەسڵا ئەوەش زەحمەتە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هەر جۆنسی ماکسوێل کتابێکی هەیە پێوترێ الفەشل البەناء بە عەرەبیەکەی یعنی شکستی بنیادنان ئێمە بەڕاستی شکستەکان وامان لێ ئەکا بگەیمە بۆ نمونە ئێمە ئیستا باسیکەین ئەگەر تۆماس ئەدیسۆن لە یەکەم شکست بوونیەوە وازی لەوە بێنایە کە گڵۆپێکی کارەبای دروستکە تەواو ئەمڕۆ ئێمە لەوەیە کارەبامان بە چاوی خۆمان نەبینایە بەڵام ئەو یەکەم هەنگاوینا نەیتوانی بگاتە ئەنجام دووەم هەنگاو سێم هەنگاو چوارم هەتا ئەڵێن 293 تەجروبەی کرد هەتا گەیشتە ئەوەی کەوە گڵۆپێکی کارەبایی دروستکە و کارەبامان وزەمان بۆ بەدەست بێنێ بۆیە زۆر گرنگە ئێمە شکستەکان هەنگاون بۆ گەیاندنمان بۆ ئەوەی کەوە ئەنجامەکان بەدەست بهێنین ئەگەر شکست نێنین واتە ئێمە کەسێکین لە تەنیش دانیشتوینە و هیچ توش هەڵە ناین زۆر گرنگ ئێمە جاروە هەیە هەڵەکانمان خۆش بوێ مناڵ کە لەدایک دەبێ هەتا 3 مانگ و 4 مانگ و 6 مانگیش ناتوانێ بڕوا بەڵام چونکە متمانەی بەوە هەیە کە ئەتوانی ڕێ بکە ئەبینی هەوڵەدا هێواش هێواش دوایەوەی کە گانگۆڵاکە هەڵە سێپا بە شەو خۆی ئەگرێ یەک دوو هەنگاوانێ ئەکەوێ واز ناهێنێ ئیستیسنام ناکە جارێتر دیسانەوە یەکێ دەستێگرێ 4 هەنگاوانێ هەمیسان ئەکەوێ بەڵام دیسانەوە شکست ناهێنێ هەتا وای لێ دێ لە دوای ساڵ و ئەوانە پای ئەگرێ و ئەڕواتە ڕێوە ئەمە زۆر گرنگە ئێمە حتا لە مناڵیش ئیسفادە بکەین وەک تەجروبەیە بۆیە ئەبێ ئێمە ئەو شکستانەمان خۆش بوێ کە ئەمانگەێنێ بە ئەنجامەکان باشە کەواتە خۆشت ئاماژەت پێکردی لە عینەکات زۆر باشە کاگالی خۆشت ئاماژت پێکرد کەوتت هەندێک کات کە تۆ ئامانجێکت دەبێت یاخود پرۆژێکت دەبێت کە پرسوڕایەک یاخود سەرنجێکی دەوروبەر وەردەگریت بەڵام ئێمە گرنگە
لە هەر ئامانجێکمانە سەرنجی دەوروبەرەکەمان وەربگرین هەندێک کات سەرنجی دەوروبەر ڕوخێنەرە هەندێک کاتیش پاڵنەرە بۆ کاری باش تا چەند گرنگە سەرنجی دەوروبەر لەم کاتانەدا بۆ ئەوەی با ینی ڕوون بێتەوە من ئەڵێم سەرنجی دەوروبەر ئەوانەی اختصاسیان لەو بوارەیە گرنگە باش یعنی بۆ نمونە بە زیاتر وازەحی کەمەوە من ئەمەوێ مەطعمێ بکەمەوە زۆر گرنگە لەو کەسانە ڕاوێژ بکەم کەوا پێش من ئەو شتیان کردو ئەو پرۆژەیان کردووە بەڵام نەک خەڵکانێتر لەگەڵ ڕێزم بۆ هەموو ینی اختصاسەکانتر کە اختصاسینێ لەوەی ئەو دکتۆرێکە نازانێ مەطعم قانزاسەکانی چییە و زەرەرەکانی چییە چۆن ئەتوانێت ناجح بێت فئەمانە گرنگە ئێمە ڕێیان وەربگرین بەڵام خەڵکانێک کە پسپۆر نین وامان لێەکەن نامەی سەلبیمان بۆنین ئەوانە جۆمان لێیان کاسەکەین بەڵام ئەوانەی کە ئەهلی اختصاسن نەخێت ئێمە زۆر گرنگە تەجروبەکەیان دیراسە بکەین و لە عینی کات ڕێئیشیان وەربگرین ئەو کەسانە بەڵێ ڕێیان وەرگرین بەڵام ئەوانەی کەوا اختصاسیانە دووبارە ئەڵێمەوە بەعزەجا ئێمە جۆمانیان لێ کاسەکەین تا بۆ نەبنە کۆسپێ لە پێش ئەوەی ئێمە مەشروع تحقیق بکەین چونکە بەداخەوە بەڕاستی باسی ئەەکەم ئەمڕۆ ئەمەە یعنی نامەی نەرێنی هەیە بۆ تاکی کوردێ وەزعەکەمان ناخۆشە دنیا سەغڵەتیە چونکە بەڕاستی گەر باسی کەین ئێمە دوو شیەوە لە هزرمان هەیە لە عقلمان هەیە پێوتری العقل الواعي واللاواعي بە عەرەبێکی هوشیار و ناوەشیاریش ئەم وشیارە خۆی بە حەقیقەت لە 120 ڕۆژانەی ژیانمان بەڕێوە ئەبا ناوشیارەکە لە 180 ڕۆژانەمان بەڕێوە بەڵێ ئەگەر ئێمە بگەڕێینەوە باشە ئێمە بە حەقیقەت عقلی وشیارمان بەڵێ وابزانم جەناب بەتەمای بەڵێ کاگالی نە ئاساییە تۆ دەتوانیت قسەکانت تەواوکەیت بەڵام من سەرنجەکەم سەبارەت بەوە بوو دەرونی کەسەکانیش کاریگەری هەیە بۆی ببیتە کەسێکی خاوەن ئامانج بەڵێ بێگومان ئێمە ئەگەر هات و پەرەمان بە خۆماندا کەسێکی دەروون باش ئەبین چونکە ئێمە دەروونمان بەڕاستی یعنی جانبی نەفسی با بڵێن حتا دەرونیش ئەمە جانبێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کەوە هەوڵ دەین ئامانجەکانمان بەدەست بێنین ئێمە ئەومان لەبیر نەچێ ئێستا بۆ نمونە باسی ئەەکەین ئەم شارەی ئێمە لی ئەژین یعنی کێشەی سیاسی تێە کۆمەڵایەتی تێ ئەمنی تێە اقتصادی تێ ئەمانە هەمووی یعنی ئەسەری ئەبێ لەسەر هەر تاکێکی کۆمەڵگاکەمان ئەم شتە یعنی نەرێنیانە وامە لێ ئەکا بەعزەجا لەسەر چەند کەسێک دەسوپایان ئەبەستێ ناهێڵێ ئامانجەکانیان بەدەست بێنن ناهێڵێ ئەستا ئامانزدانێن نەک بەدەستی بێنن ئەمە یعنی کاریگەری ئەبێ بە حەقیقەت بەڵێ کاگالی گرنگە کەسێک تەنها بە ئامانجێکەوە بۆستێتەوە یان بەردەوام بیر و هزر و هەوڵەکانی فراوان بێت طبعا ئێمە ئەسیر یەک فکر ناژین لە کۆتاییە ئێمە بیر بۆ چوونەکانمان ئەگۆڕێ بەڵام زۆر گرنگە ئێمە کە ئامانجێکماندانە وتمان ئەبیانەوێ ببینە صاحب پرۆژێ یاخود ئەمانێش شاهادێ بەدەستبێنین ئەو ئامانجەماندانە ڕێگاکانمان گرتە بەر لەوەیە نەمانی گەیاند ئێمە ئامانجەکە بگۆڕین یان ڕێگاکە بگۆڕین باشترە ئەبێ ئامانجەکە بمێنێ بەڵام ڕێگاکە بگۆڕین چونکە ئامانجەکە ئامانجێکی بەرزە بۆ ئێمە ئەو کەسێک کە هەڵێ بژێتتر هەچێکە وتمان کەسەکە خۆی ئەزانێت ئامانجەکە دانێ بەڵام ڕێگاکان پێویستە گۆڕانکاری تێ بکرێت ئامانجەکان ناکرێت ئێمە هەڕۆژی ئامانجێکمان هەبێ بەڵام ڕێگاکان بۆ ئامانجەکە ئێمە ئەبێ بگۆڕین معنای ئەوە نێمە یەک ئامانجێکمانە بێ لە ژیانە لە مەرحەلەکان ئێستا بۆ نمونە گەنجی هەرزەکار ئەمڕۆ ئامانجی ئەوەیە لە قۆناغی ئەعدادی دەرەجەیەکی باش بێنێ بچێت ئەمە ئامانجێکە ئەمەی بەدەستهێنا ئامانجی دووەمی لە مەرحەلەی داهاتوو ئامانجێکی گەورەترە بەڵام نەک لە عینەن مەرحەلە سێ چوار ئامانجی هەبێ چونکە ئەو وەختە وەک ئەمریکەکانەڵێن ئەوەی ئێوێ هەموو شتێ بکە لە کۆتایە ناتوانێت هیچ بکە الذي يريد أن يعمل كل شيء لا يتقن أي شيء بۆیە ئەبێ
لە هەر قۆناغێکە ئامانجێک ئەو ئامانجەمان بەدەستێنە دواتر ئەچینە ئامانجێکی گەورەتر بەڵام وەک باسم کرد ڕێگاکانە گۆڕین بۆ بەدەستێنانی ئامانجەکە. باشە کەواتە چۆن دەتوانین ئەم ڕێگایانە بگۆڕین؟ ئایا گەر کەسێک مەبەستی بێت چۆن دەتوانێت بگا بەم ڕێگایانە؟ بێگومان ئێمە بۆ هەر ئامانجەیە کۆمەڵی پیلانمان هەیە پیلانی ABC بۆ نمونە ویستم بڕۆم بۆ شارع جمهوری ئێستا لەسەر ئەم جسرەوە ئەتوانم بگەمە ئەو جێیە گرترا بوو ڕێگاکە ڕێگایە تر هەیە جسرێکی تر هەیە ئەم گەێنێ ئەوە ژێر گرترا بوو ئەڕۆم بەلایەکترا بە شێوەیەکی تر ئەوە گرترا بوو ممکنە تارێ ئیجار بکەم بڕۆم بۆ ئەو بەرەوە ڕێگاکان بەم شێوەیە ئەگۆڕین پلان A و B و C مان هەیە بە ئەی نەگەشتینە ئامانج ممکنە بە B بگەینە ئامانجەکە فبۆ ئێمە هەر ئامانجێدانین پیلانەکانمان زیاد لە ڕێگایەکە. باشە کەواتە کاگالی تا چەند با بڵین حکوومەتی ژیاخود تا چەند کەسانی بەرپرسیش تا چەند کە کەسانێکن بە تایبەت کە بەرپرسی وڵات بن بەرپرسی شار بن ئەگەر تۆ کەسێکی خاوەن ئامانجی تۆ کەسێکی دەتوانیت فکرت فراوانە دەتوانیت ئامانجەکانت فراوان کەیت ئەوانیش تا چەند دەستێکی باڵایان دەبێت لە دەستگرتنی ئەو کەسانەدا بۆی ببنە خاوەنی ئامانجەکانیان و ئامانجەکانیان فراوانتر بکەن بۆ کۆمەڵگا. واللهی بەحەقە گرنگی ئەوان زۆر زۆرە ئەوان یعنی وەک حکوومەت ئێمە دایمە باس ئەکرێ لە وڵاتانی غەرب ئەو کەسەی کەوا سەرکەوتونیە دەستێگرن بگەێنە سەرکەوتن بەڵام بەداخەوە لە وڵاتانی لای ئێمە ئەو کەسی کە سەرکەوتووە زۆر کات ئەچێشنە سەریا و ناهێڵن کەسێکی سەرکەوتوو لێ دەربچێ نەک دەستی بگرن بەڵکو ڕێگای لێ ئەگرن ئەمە لەسەر ئاستی دائیرەکان لەسەر ئاستی پارێزگاکان لەسەر ئاستی حکوومەت حتا لەسەر یعنی بەداخەوە ئاستی دەوڵەتەکە بە شێوەیە گشتی گرنگە ئەمڕۆ وڵات ئەو کەسانی کە ئیمکاناتیان هەیە تااقاتیان هەیە ئستیعابیان بکە بیانگرێتە خۆی ئەو کەسانە ئیسپادیان لێ بکە چووکە ئێمە ئەزانین کۆمەلگا لە کۆتاییە ئەوەی کە بڕێوەی ئەبا هەموو کۆمەلگانی لە 102 کۆمەلگا مجتەمع بڕێوە ئەبن ئەم 102 تۆ هەوڵدا بیدۆزەوە کە دۆزیتەوە پەرەی پێ بدا کە پەرەت پێدا هەوڵدە بەکاری بێنە لەسەر ئاستی پارێزگاکە لەسەر ئاستی وڵاتەکەت هەتا بتانی یعنی کۆمەلگایە دروستکەی کۆمەلگایەکی تەندروست تا بتانی دەوڵەتی دروستکەی دەوڵەتەکەت ئەو دەوڵەتە بێت کە هەموو خەڵک دەستی بۆ درێژکە لە چاکەکان بڵێ فڵان دەوڵەت سەی چۆن بەرەو پێشەوە چووە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە هەتا ئیستا بە حەقەت ئەم شتە بەردەست نەبووە بەڵام ئومێد دەکەین لە مەرحەلەی داهاتوو لە دوای ئەم گۆڕانکاری کە ڕوویدا هەرچەندێ گۆڕانکاریەکی لە 100% نییە بەڵام ئێمە خۆمان نەزانین گۆڕانکاریەکان بە ئاسانی نایەن ئەم گۆڕانکاریە ممکنە ببێتە پێگەیە بۆ ئەوەی کەوا وڵاتەکەمان بە شێوەیە گشتی بەرەو پێشەوە بچێن. زۆر باشە کەواتە تۆ وەکو ڕاهێنانێکی گەشە پێدانی مرۆیی تا چەند بڵین توانی وتانەیە خود داواکاریتانەوە بووە کە کەسانی خاوەن بەهرە زیاتر پەرەیان پێ بدرێت. بەڵێ ئێمە ئەگەر لەسەر ئاستی دائیرەکان باسکەی ئیستا سپاس بۆخوا لە شاری کەرکووک کۆمەڵێ ڕێکخراوی زۆر هەن یعنی احتیمام بدەن بەم بابەتە لەگەڵ دایرەکانە یعنی تەواسولیان هەیە عەقدی شەراکەیان هەیە هەوڵیان داوە لە ناو دایرەکانە خەڵک یعنی بەرەو پێشەوە بن متمانەی مۆزەف بگەڕێنەوە بەخۆی و لە عینی کاتەوەشمان لەبیر نەچێ ئێمە لە ناو دایرەکانی حکوومەتیشە بەشێکمان هەیە بەشی پەرەپێدانی مرۆییە لەناو هەموو دایرەیە پێویستە بەڕاستی ئەوە زیاتر احتیمامی پێ بدرێ زیاتر ئیمکانیاتی بۆ سەرف بکرێ چووکە لە کۆتاییە بەڕاستی ئێمە بمانێ وڵاتێک تەندروست دروست بکەین پێویستمان بەو خەڵکانەیە کە لە ناوی کار دەکەن ئەو کەسانش ئەگەر هات و بیر و بۆچوون و هزریان بەرەو پێشەوە بوو ئەو وەختە ئەکید دایرەیەکی باش دەرەچێ و لە کۆتاییە وڵاتێکی تەندروست دروست دەکەین. باشە کاگالی ئەو کەسانی کە خاوەن بەهرەیەکن کە خاوەن توانان ئەگەر پەرەیان پێ بدرێت ئەمە تا چەند دەتوانن هەلی کار بۆ کەسانی دەوروبەر بڕەخسێنن دەتوانن کەسانی دەوروبەریش بکەنە خاوەن پرۆژە خاوەن توانە ئەمە تا چەند بەرگرتنێکی شەباکەمبوونەوەی کە لە ئێستادا ڕێژەی بێکاری زۆرە بە تایبەت. بەڵێ بێگومان ئەگەر ئەو کەسانە یعنی یارمەتی بدرێن
ئەتوانن پرۆژە بێنن بەڕاستی لە ڕابردووە پرۆژەیەکی زۆر لەلایەن خەڵکانی بەهرەمەندارەوە پێشکەش کراوە بە پارێزگاری کەرکووک بەڵام دیارە هەتا ئیسە دەرفەت نەبووە ئەو شتانە بەدەست بێنن بەڵام ئەمێ خاڵک باسکەم لێرە گرنگە بەڵێ گەنج یاخود تاک زۆر گرنگە خۆی هەوڵ بدە هەرچەنێ ئەو ژینگەی کە لی ئەژێ تند بێ تیژ بێ ینی داپۆستێنەر بەس خۆی هەوڵ بدە سیقەی بە خۆی هەبێ چەنێبی ئەەکەی قاسی بێ ئەتوانێت شتێ دروست بکە گرنگە زۆر ئێمە چاوەڕێی وڵات نەکەین زۆر کات خۆمان چیمان پێ ئەکرێت خۆمان ئەتوانین چی بکەین چۆن ئەتوانین پرۆژە دروست ئێستا من خەڵکانێکە ناسم لەم شارە پرۆژەیەکیان دەست پێ کرد لەخوا بە زیاد بێ ئەمڕۆ 100 کەسیان لەو پرۆژەیە مۆزەفە لەلایەن ئەم جگە لەوەی کەوا سەتەها کەس دێت لە ناو ئەم پرۆژەیە سوود ئەبینێ چونکە کەسەکە متمانەی بەخۆی هەیە هەوڵیدا مجازەفەش بەڕاستی لێرە حەزەکەم باسیکەم جار وهەیە مجازەفەشمان پێویستە ئێمە زۆر کات کە ناچین بەرەو پرۆژەکان ئامانزدانانەی ئەترسین لە مجازەفەکردن فە زۆر گرنگە ئێمە مجازف بین بەڵام نەکو مقامڕ یعنی وەکو عەرەبەڵێ قمار نەکەین بەڵکو مجازەفە بکەین چونکە ئەگە مجازەفەمان نەکرد لە منطقەی عەرەبەڵێ لە منطقەت ڕاحە دانیشین ئەگە لە منطقەت ڕاحە دانیشتین یعنی چۆنە ڕۆژانەمان هەر ئەوها ئەمێنین بەیانیان هەڵەسین ئەچین بۆ وەزیفە لە وەزیفە دێنەوە لەوە کەمێ بخەوین یاخود ئیشێترمان هەیە چین بۆ ئیشەکە ئەمە ژیانمانە ئیسراحەتین لەگەڵێ بەڵام ئەگەر بمانەوێ بەرەو پێشەوە بچین ئەم ئیسراحەتیە بێ تێک بدەین ئەبێ بڕۆین پرۆژەیەکی تازە بدۆزینەوە لە دایرەکەمان یعنی داهێنان بێنین و بەم شێوەیە ئەبێ بەردەوام بین و متمانە دووبارە ئەگەڕێمەوە بە خۆمان بگەڕێنینەوە زۆر باشە پێدانی پێشینەیە یان سەرچاوێکی داهات لەلایەن حکوومەتەوە بێت یاخود ئەگەر دابینکردنیشی لەلایەن کەرتی تایبەتەوە بێ بۆ کەسانی کە خاوەن بەهرەیەکن خاوەن توانایەکن دەیانەوێت پەرە بە توانەکانیان بدەن تا چەندەم پرۆژانە گرنگە بێگومان ئەمە گرنگیەکی زۆر زۆرە چونکە ئێستا ئێمە بەڕاستی ئەلبینین گەنجانێکی زۆر هەن خەڵکانێکی زۆر هەن پرۆژیان هەیە بەڵام ئەوەی کە بەربەستە لێیان بەعزەجا مادەیان پێ نییە ئەگەر بێت و حکومەت یاخود خەڵکانێکی بەتوانە یاخود ڕێکخراوەکان یارمەتی ئەم کەسانە بدەن دەستیان بگرن پرۆژەکەیان بۆ بەدەست بێنن ئەمانە نەک بەس یعنی قانجاز بە خۆیان نەگەێنن قانجاز بە کۆمەڵگاکەشیان نەگەێنن بۆ چکە هەر گەنجێک کە پرۆژەیەکی کردەوە ڕێکخراوەکە یارمەتیدا یان حکومەت یارمەتیدا بەس بە تەنیا خۆی ئیش ناکە خەڵکێتر هێنێ دەست بەکارە بێ لەگەڵی کە ئەم کەسانە هاتن دەست بەکار بوون لەگەڵیا بێگومان لە ناو خێزانێکەوە هاتوونە ئەم خێزانانەش لە کۆمەڵگاکەیان لە کۆتاییە کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی سوودیان لێ ئەبینن باشە کەواتە ڕێکخراوەکانیش تا چەند دەتوانن دەوریان لەم بابەتەدا هەبێت بێگومان ئێمە ئەبینین ئیسە چەند ڕێکخراوێ هەیە بەڕاستی دەوریان هەیە بەڵام تا چه ئاستێکە بە پێی پێویست نییە چونکە ئێمە ئەبینین ئەمڕۆ ڕێژەی بێکاری بەداخەوە لەم وڵاتە دەوڵەمەنە لەم وڵاتە پڕ خێر و بەرەکەتە زۆر بەرزە ئێمە یعنی بە حەقیقەت حەزەکەم ئەو خاڵش باسکەین ئەو وڵاتانی کە تا ئێستا دواکەوتون سەی ژێری عەرز دەکەن بزانن چی تێیە و لەسەر ئەو ئەساسە بژێن پترۆلی تێ یاخود معادنی تێ و بیفرۆشن و بژێن ئێستا وڵاتێکی وەک نایجیریا زۆر دەوڵەمەنە لە ڕووی پترۆلەوە بەڵام بەداخەوە وڵاتێکی دواکەوتووە ئەوە عێراقیش دیسانەوە بەداخەوە بە هەمان شێوە بەڵام ئەو وڵاتانەی کەوا یعنی هاوڵاتەکانیان پەرە پێ ئەدەن متمانەیان بۆ ئەگەڕێنەوە کەسانێکن ئەمڕۆ سەی ژێری عەرز ناکەن سەی سەروی عەرزەکەن بۆ نمونە شەریکەی ئەپڵ یەک مۆبایلێکمان پێفرۆشێ بە 12 وەرەقە و 13 وەرەقە بەرامبەر چەند بەرمیل نەوتە یعنی ئێمە ئەبێ زۆر گرنگە سەری عەرزکەین سەیری ئەو مرۆڤانەکەین کە ئیدارەی ئەم ثەروە تەبیعیە ئەدەن فئێمە ئەبێ یعنی ئەو خاڵش بەرچاو بکەین بەڕاستی چونکە ئێمە لە یەکەم خاڵ بۆ بەرەو پێشچوون تاکی مرۆڤە نەبی ئەیە نە ژێر عەرزە ئەمانە هیچی خۆی نییە مرۆڤەکە خۆیەتی بەڵێ سپاس بۆ بەڕێز عەلی عەدنان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە شاری کەرکووکەوە سپاس لەگەڵمان بوویت کاتت بێ بەبەخشی سپاس بۆ بەشداریکردن